بەڵێ بینەران نەها نیقاشێکی جدی تێکردن دەبێ لە جەمەژێ بەجێ نیقاشێکی جدی بە ژیان سەردەمی کۆرۆنا بەریا کۆرۆنا پشتی کۆرۆنا گەل و دەوێت و هەف بێ بێگومان ئەم هەرێک خۆ بپرسین ژیانە خۆ بپرسین یا تایبەت تەعاملا خۆ دەوێت هەف بێ دەبێ نە بەس چاسدا نزانین بەرحاڵ ئەمێ بەرێ خۆ بکەینێ تایبەتی هون دزانن جواکی کوردان جواکی کوردستانی جواکێکی گەلێکی کۆمەڵاتیە گەلێ هەبد و حەز دکەن گەلێ حەش قەرەباڵغێ دکەن حتا نوکەژی گەلێک ماڵباتەنە ینی دووسێ باب بە هەڤرا دژین ینی دەبێ نفوسەوان سی نەفەرژی بە دەخانیەکێدا دژین بەر کۆ عیلاقاتێدانی کۆمەڵاتی گەلێکی باشن نەعاژی ڕەوچاوەیە گەل و پێویستە نەها ماڵباتێن کوردان چاوە تەعاملێت گەلڤێ ڕەوشێ بکەن خوا بپارێزن ئێدی ئەو عادەت و تەقالیدان هەنێکیشوانە خاف بکەن دکتۆر ئەسەر چەتین پسپۆری تەندروستیە ماڵباتێ لە دیاربەکرا باکووری کوردستانی گەلمەیە دکتۆر دەماتە باش بە توزانی باکووری کوردستانی پارچە هەری مەزن یا نفوس و جوگرافیا کوردستانیە کو نهاد چارچوبێ دەوڵاتە تورکیەدا دەبێ توژێ لە دیاربەکری دناوا جەرگێ باکووری کوردستانیە خەڵکی باکووری کوردستانی ژیمینا دەڤێرێندن خەڵکێکی گەلێکی جواکیە گەلێک هەبد و حەز دکەن دی سەردەمی کۆرۆنادا پێویستە ماڵباتێکی جاران قەرەباڵغیە دروست بکەن گەلو دکتۆر دەنگێمە گۆداریتیە گەلو من پرسیارێکە جدی کرد لێ هەیە دکتۆر دەنگی مناگەهێوە ئێتی گەلێک جاران پرسگیرێکێن تەکنیکی هول مرۆڤیتکێتە تەماشاوانێژە بەرحال ئەمێ جاردن زەبرینە جەم میێوانێ خۆ دکتۆرێکە دەنگیوی چێ بوو لە ئیرانێ 47 کەسێندن بە ڤایرۆسی کۆرۆنا جانێ خۆش دەستدانە پەیوەداری وەزارەتە تەندروستیە ئیرانێ کیانۆش جەهانپۆر ڕاگەان لە 24 دەمژمێرین بوریدا 47 کەسێندن بە ڤایرۆسی کۆرۆنا مرنە هەروەها 976 کەسێندن تووشی ڤایرۆسی بوونە بڤەیەکیژیە ژمارە کەسین کۆیان هالی ئیرانێ بە کۆرۆنا مرنە گەشتنە 6203 کەسان و هەفتەم سەر کۆمارە ئیرانێ هۆشداریەژە باڵابوونا زێدە یا کۆرۆنا دەدە دەبێژە ئەگەرا شەپۆلێکە بەهێزتر یا کۆرۆنا هەیە ئێرۆ سەر کۆمارە ئیرانی حەسان ڕۆحانی دەجەڤینا ناڤەندا بڵندا ڕۆپڕبوونا کۆرۆنا ڕاگەاند کۆلە هەندێک ناوچەی ئیرانی ڕەوش باشە مەترسیên بەڵابوونێ کۆرۆنا کێم بوونە دەگەلڤەیەکی دەژی ڕۆحانی هۆشداریژە هاتوونا شەپۆلێکە بەهێزتر یا کۆرۆنا لە ئیرانێ دەدە داخەزێژە وڵاتی والیین پەیوەندیدار دەکە حتا دەما ڤاکسین بێتە دیتن مەترسیە بجددی وەربگرن تەوێ ژمارەوان کەسێن کە بە ڤیرۆسی کۆرۆنا کۆڤید 19 لە چەند ڕۆژێن دەربازووی لە ڕۆژهەڵاتە کوردستانێ هەنێکی کێم بوون هەژمارەوان لێ هەژمارە توشبیان دەبڵندبوونێدایەش بەر و بەریانها گەلێک لەور تەشە نەکردبوو هەیانهاژی نێزی 8,000 کەس لە ڕۆژهەڵاتە کوردستانی هەلگیری ڤایرۆسی کۆرۆنانە پارێزگارژی کی هۆشداریەژە بڵندبوونا هەژمارە توشبیان دەدەن ئەگەرچی دۆخی دوکان و بازارەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان ئاسایی بوونەتەوە بەڵام ژمارەی قوربانیانی کۆرۆنا تاک و ئێستاش هەر نەئاسایین بە پێی دوایین بە دواداچوونەکانی کوردستان 24 بۆ 5 پارێزگای ڕۆژهەڵاتی کوردستان تاک و ئێستا نزیکەی 8,000 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و زیاتر لە 550 کەسیش گیانیان لەدەستاوە ئێستا وەزارەتی تەندروستی ئێران ئاماری پارێزگاکان بڵاو ناکاتەوە و ڕۆژانە ژمارەی گشتی توشبووان و ئەو کەسانی گیانیان لە دەستاوە بڵاو دەکاتەوە بەڵام ڕۆژانە یان دوو ڕۆژ جارێک سەرۆکی زانکۆ پزیشکەکانی پارێزگاکان ئاماری قوربانیانی کۆرۆنا لە پارێزگاکەیان بڵاو دەکەنەوە بەمەش تا ئێستا زۆرترین قوربانی لە پارێزگای ورمێ بووە 2868 کەس توش بوونە و 167 کەسیش گیانیان لەدەستاوە کەمترین ژمارەی قوربانیانیش لە پارێزگای ئیلام تۆمارکراوەکە 530 توش بوو 54 کەسیش گیانیان لەدەستاوە هاوڵاتیانی ڕۆژهەڵاتی کوردستان دەڵێن لە ماڵ بمێننەوە و کار نەکەن سفرەی ئێوارەی خێزانەکەیان تووشی کێشە دەبێ ئەگەر بێنە دەرەوە و کار بکەن مەترسی دەکەوێتە سەر تەندروستی خۆیان و خێزانەکانیان ئیتر ماوەیەکە خەڵکەکە هاتنە دەر و کارکردنی ڕۆژانەیان هەڵبژاردووە بەڵام داوای دابینکردنی پێداویستی تەندروستی لە حکوومەت دەکەن
مثلا گەرەکە ماکسمان بن پێچینە هەر داروخانەیە حیچێکمان پێ ناوێن هەتا نییە دەستکەش نییە بسینین ئێواشە کۆمەکمانکەن بێن وەسیلەمان بن پێی خۆجمانێکینە وڵای ئەمە 15 شەوای من ڕاتم بەزار ئەیوە بۆ نەوە هاتمە نەهات ئەگەرچی لە دەڕۆژی ڕابردوودا لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان ژمارەی ئەو کەسانەی بەهۆی کۆرۆنا گیانیان لە دەست دەدەن هەندێک کەمی کردووە بەڵام ژمارەی تووشبووان لە هەندێک پارێزگاش زیادی کردووە. بۆ نمونە لە پارێزگای ورمێ و سنە ژمارەی تووشبووان بەرز بۆتەوە. هەردوو پارێزگاش سنوورێکی فراوانیان لەگەڵ باشووری کوردستان و باکووری کوردستان هەیە. بله تماشاوان اینجا جاردن جمع میوان خوال دیاربکر باکوری کردستان دکتر اثر چتین دکتوره بگمان تندرستی مالباته دکتر دمتا باش به اما یکم جار تست کن گلو دنگ تی یا نه نه دنگی مته تو گوداری دیکی بله گلک باشه بله دم باش دنگی تی ولی کار بله دکتر ما گوت تدیت یعنی جیان سردم کرونا بریا کرونا لپش کرونا هند گوارتن بسر داته حتی جیان مالباته کرد گلک حشت کلیت کن گل حش قربالقت کن لتو دکتوری و تایبت من دی جیان مالبات گلو پیوستن ها کرد مینا بربن مالبات تایبت جیان مالباتی بله ولی کار وقت کوته زانین او نقاشی شوبا کرونا بربلاوی همو جهانی بویه براستی او خطرک مزن بخورانیه جبر کو تشکی نویه ام بیژن یک جوان ویروسین کروناییه نو درکتیه سدیس ست نای زانین ام بیژن پارزای ویتونه تداوی ویتونه لو ماجی تگرینریا و ویرولانسا و بلابونا و ناو انسان پرزیده حوجه گلمه دوی وقتی ده پر لقو مقاتبن لجواگا خو مقاتبن براستی نیزبون جبوی نباشه چون هات ناجم هفدو ریو رسمین می کو ام دزانن وک خودینک شون هواری و دانستنده می بهور دوی ام کیم بکن وکی بری ام در و نمینن شو خاله هری سرکا یا وی نقاشی یا کو ام تداوی بکن ام ریل بر بگرن ماینا لمالیه در نکتنا درویه بله دکتور گلک جاران خلق المال جی دمینه له دنوا مالک داتا دید خلق و محله همو بهافرا كومبون يعني كان بيسحب بينجي حب حتى داوي يجيك يعني حتى دنوا مال اجداتا ديت بفي اوي جلي جاران خرفه دبن ليش تكان دكن افجيك متر سيدارنيا قالوا بله سدیست تقص افجی مترسیه که حوجه ام حتی جمع هبه خوب پاریزن خو المال بهلن و ایزوله بمینن یعنی وقتی گوتن در نکفن در و واینای واتی کو میدر کفن حوشا خو الاردی لجری هفدو ببینن و بینجم هفدو و نابرا خو جواکی خراب کن واناگش خطرنه دمای دجی حوجه مروین خودی نخوشین کرونیک هبن ین پاراستنا لاشوان سیستمانی برگریه قلزبن پر بالدار بن به تکلیات هندوری مالی دجی دوی اف خالا گرینگ به پاراستن حوجه انسان مرو زیاده نزی هف نبن و الوی خالی پر مقاتبن. بله دکتور اول ما بحث خربابونا مروان کر که وقتی گویی گرکه جهف دور کردن قربالغی چه نکن لی دم دنوا مال دابمینن پیوسته مالبات چه بکن جالی خوارنی و کیش خوارنام بخون چوا تف بگیرن جبکو بهشتر بن از وی بجم یا هری مهم شخو مالنا والی بو جا لسر خوارناوان و خوارناوان بسکنن دوی حوجه روزی هر کم 2 لیتر آب وخون وکی دنیجی خوارنین بشکر رون پر سورکری هویروکی زیاده نخون جوان دور بکوون غینی و خوارنین ویتامینان جی زیاد زیاده خوارنین به پروتئین بهتر بخون و خوارنین هشناهی شنکایی سبزه میوهان بهتر بخون و به شکلی سیستما پاراستنا لاشیان خورتر ببه و بکاربن لهمبری شوبا کرونا و لهمبری همون نقاشیان جی بقاوتر بهستر ببن و نقاشیان تیک ببن بله دکتر توزانی گلمه بالا پتری مسلمانه بارا پتری جی که روزیان دگره آن حال دیاربکر از بارن بارا پتری روزی گرن یعنی نه سردم رمضان توزانی خلیق بروزیه چه تعامل گلویت کن بله از وی بجم روزی جخوا وندزانن لامده که امزیده 15 ساعت وان مرو تیو برشید مینه حوجه کسین کو روزی دگره براسی دوی پر بالدار من بتایبتی ین کو نقاشین وان ین کرونیک هبن جخوا جبو بتایبتی روشا شوبا کرونا بریسکن دتالوکه و خطره دنه هکه 15 ساعت بی آب مینن لاشوان جالیه
پاراستنê ve ew ê qez bibin mixabin ew ê rêjeya dîtina nexweşiyê zêde bikin divê kesên taybetî nexweşiya wanî koronî wek şeker, tansiyon, ên dil, astım, qoah, ên pişikê û xwedê neke em bêjin pençeşêr û kansêr hebe li vê xalî miqate bin û divî wextî de rojiyê negirin ew ji bo tenduristiya wan baştir be. بله بله دکتور او تدبیرین که هاتی نگرتن جبو رپروبنا ویروس کرونا جبو که خلق پابندی راهنمایان به گلو تو چقدر بینی وکه دکتورک آیا دا آسی پیدوی دانه تایبتی اگر لام لدیار بکری دست بکن Ez vê bêjim tevdîrên tê girtin bi rastî astawê nexerabe ji xwe lê mixabin ji serdî set gelê me pir baldarî li ser nasekinin hûr namin erê ez dizanim em civakek wîsane ku em debara xwe dikin neçarin em bişixulin yên ji neçarî derdikevin derve hene lê mixabin hem zarok hem jî kesên ku tişek ji wan nayên xwestin yên ku karê wan tune ne jî pir derdikevin derve û ez bawerim hem bê maske derdikevin pir ji wan hem jî بەرە خۆیان جیواکیە و مەترە و نیڤەکە کو ئەم دخوازن دنابەرە ئیساندا هەبێ ئیساناندا هەبێ ناپارێزن و نێزی هەف دەبن vەیا براستی ji bo vê nexweşiyê metirsiyeke kêjmeretîne lê ez hêvîdarim gelê me yên din baldartir bibim ez bi wan bawerim em بله طبعا دکتور گله جاران وی دبیجینه و جه سرنجه تو لدیاربکری تو زانی که ابن شوپیا دیاربکری خلکی وی چند قربانی دانه جبو کو بجین کسی تمن کردان قربانی داده جبو کو بجین ملت تندن همو خودان دولت بونه به کیفا سری خوش یانه همو تجدید نه یعنی تا چند گرینگ اول بیتر برچاف گرتن یعنی نهاجی که وی که بر خودانک بیتر برچاف گرتن کل هم بر کرونا تفگره که جدیه به خری خواب پاریزه و که ارکه که نیشتیمانی اخلاقی آینی آخی گلو لسر وی آخی بجی بردوام به بله براستیجی اجی پر لسر وی خالد سکنن چما جبر کو ام هنکی جالیه جواگناسی و سوسیولوژیک بن رخینن ام دزانن کو ام کرد به دیروکا خو و به چاندا خو و به اوا کی مزین ام به چاندا دفکی و گریداینه ام بیجن چیروکن خو چیروانوکن خو مامکن خو جدوین کالو پیرن خو داپیرن خو باپیرن خو دبیزن و وسا نقلی هفته دکن هر چخاس د سلزلا بیسی کمی ده ام دجین جین بره کو پک جالینی ویسکی و تشمه پرتونه لوماجی مزنین ما مال مزنین مش بو ما پر گرینگن حوجه او پر خو مقاتبن کو ام برداوامیا خو چاندا خو بینن دوی روجه ده ام بهتر هفدور لازم و حوجه نه دوی ام پر لی مقاتبن بله دکتور کرم بین سر ویروس کرونا یعنی اینها بگم سرنجین جدا نتدید حسن روحانی سرکومار ایران دبیجه و شپوله که بهستر یا کرونا در دایه حتی لترکیه جی 24 دمجمرین نقدغه دبیت درش کردن به همو مها گلان تدبیرین تون تبن افرامانا چیه گلو افرامانا هندینی نکو کرونا دی مترسیه که جدیه از وی بجمیا راستی جبر کو کرونا آنها همو دنیای بلا بیا و نوی حتی انها پارزایا و آشیا و تداویا و جبو و تایبت و خصوصی نهات یدیتن براستی دانه و خباتین زانستی جی زیاده نگاشی آسک پرمبلند ندیاره ویچ ببراستی پرکس دبیجی دبکو شپایزی جهاز وستانی دیسا لوتکه که ببینه دیسا نخواجی پر ببه ام آنها هینجی دمترسیه دنه براستی دوی ام خالا هری سرکه یا پاراستنی بپاریزن و نهلن نخواجی پر بربلا ببه کسی نخواج کد جبرا هدی نخواج بکن کو پرگال و سیستمات تندرستی نروخه نخواجخانه جاگه تجنبه و راستی جی ام ها گولانی پر گرینگه از بخود دبیجن دوی ام وی مهی سست نکن و بجدینن گرمایره و به تفدیرین پر مزن دبک و نوچین خوش وره ما حزیران ام تشتین خوشتر بجین دی ویگاوی ام دمترسیه دنه ام لسر ایگرن و شکی بر بچاوش بو باشیه جی مخابن تونه بله دکتور بیویا سرنجاتا گشت به هر کسی گهداری کرد به جبر کو تو دکتوری تو پیتر هر کسی کش مترسیا کرونا تید گهی او تو بیجی او گرینگ خریب که دکتور اثر چتین پس پوری تندرستی مالبات جی دیاربکر باکوری کردستانی گله کی سپاس دکتور دم باش سپاس خوش دم باش